سڵاوی خۆتان لێبێ و سەڵام عەلەیکوم بەخێر بێن هەوڵیان من میر عومەرم ئەمەش یەکەم زنجیرەی پرۆگرامی سبەی گەیمینە کە هەفتانە پێشکەشتان دەگرێت کە تیایدا هەوڵ دەدەین بە شێوەیەکی جیاواز و لە بینایەکی جیاوازانێ گرنگترین و دیارترین هەواڵی جیهانی یاری ئەلکترۆنیەکان بخەینە ڕوو بەڵام پێشەوەی دەست پێ بکەین لایکی ئەم زنجیرەیە بکەن لە هاوڕێکانتان شێری کەن بۆیانیش ئاگادار بن و لە هەمان کات جا لە کۆمنتە ڕای خۆتان دەربارەی هەواڵەکان بڵێن ئێستاش با زۆر درێژی پێ نەدەین و لە یەکەم هەواڵ دەست پێ دەکەین. هەواڵ یەکەمان دڵخۆشکەرە بۆ جەماعەت و گەیمەرانی کۆمپیوتەر پیسی گەیمەر کە خۆم یەکێکم لەوان ئەویش لەبەر چی؟ بەڕێوەبەری جێبەجێکە لە کۆمپانیای سۆنی بەشی پلەیستیشن هیرۆکی تۆتۆکی دەڵێت لەمە دووە یاری ئەکسکلوزڤەکانمان یاریەکانمان کە بۆ لایەن یەکەم بڵاو دەکرێتەوانێ بە تێپەڕبوونی کات لەگەڵ کۆمپیوتەریشدا بڵاو دەکرێتەوانێ بۆ پیسی. ئێستا دەڵێن ئەم هەواڵە پێشتر زانراوە بەشێکی باش لە یاریەکانی پلەیستیشن لەسەر کۆمپیوتەر بڵاو کراوەتوانێ بەڵام لەمە دووە دوای ماوەیەکی کەم یان لە یەکەم ڕۆژی بڵاوکردنەوەی لەسەر پلەیستیشن 5 لەسەر کۆمپیوتەریش بڵاو دەکرێتوانێ. هیرۆکی تۆتۆکی دەڵێت لە ئێستادا دروستکردنی یاریەکان تێچوویەکی یەکجار زۆری هەیە و بۆ ئەوەی ئێمە بتوانین قازانجێکی زیاتر بکەین لە فرۆشتنی یاریەکان و بڵاوکردنەوەی پێویستە لەسەر چەند پلاتفۆرمێکی جیاواز بڵاو بکرێتەوانێ. ئێمەش دەزانین گەیمەرانێکی یەکجار زۆر هەن لەسەر کۆمپیوتەر ئەمیش وا دەکات یاریەکەیان زیاتر بڵاو بێتەوانێ ناوبانگی زیاتر بەدەست بێنێ و بۆ گەیمەرانی زیاتریش بەردەست بێت. طبعاً یەکێک لە نوێترین یاریەکانیان کە بڵاویان کردووەتەوانێ یاری هێلدایڤەرسی 2 کە لە کاتی بڵاوکردنەوەی لەسەر پلەیستیشن 5 ئۆتۆماتیکیان ڕاستەوخۆ لە یەکەم ڕۆژیشە لە ستیم لە کۆگای ستیم بڵاو کراوانێ کە ئەم یاریە سەپرایزی مانگی دوو بوو دەنگدانەوەیەکی یەکجار زۆری دروست کرد پلێرێکی یەکجار زۆری هەبوو تەنها لە ماوەی 3 ڕۆژە فرۆشی گەیشتە 1 ملیۆن کۆپی و لەسەر کۆنسوڵی پلەیستیشن 5 و لەسەر کۆمپیوتەر لە ستیم لە یەک کاتە پلێرەکانی 360,000 تێپەڕان کە یەک کاتە ئەو یاریە بکەن و بگرێت لەسەر کۆگای ستیم زیاتر لە 250,000 کەس لە یەک کاتە یاریان پێکرد. ئەمەش ژمارەی پێوانەی یاریەکانی سۆنیشکان لەسەر ستیم کە پێشتر بە ناوی یاری گادۆڤار ئۆتۆمارکراوە کە لە یەک کاتە زیاتر لە 73,000 یاری پێکرد بەڵام ئێستا بینیمان یاریەکی سۆنی لەسەر کۆمپیوتەر زیاتر لە 250,000 کەس یاری پێدەکات لە یەک کاتە. ئەمە سەرکەوتنێکی زۆر گەورەیە هەر بۆیە لە داهاتوودا بە پێی قسەی هیرۆکی تۆتۆکی یاریە دیارەکانی لایەنی یەکەمیش لەسەر کۆمپیوتەر ئەبینن بۆیە گەیمەرانی کۆمپیوتەر و پیسی دڵتان خۆش. هەواڵی دوای و تایبەتە بە یەکێک لە یاری هەرە دیاری و کلاسیکەکان یاری سایلنت هێڵی 2 ریمیک کە لە ماوەی ڕابردووە ترێلەرێک بڵاو بۆوانێ دەربارەی یاریەکە کۆنامی دووبارە یاریەکە دروست دەکاتەوانێ بەڵام گەیمەران زۆر لی ناڕازی بوون ڕەخنەگران لی ناڕازی بوون چونکە ئێمە یاریەکانی سایلنت هێڵمان واناسیوە کە یاریەکی بەترسە و کەمترین ڕوبەڕووبوونەوەی تێدایە تۆ دایمەن لەسەر ئەعسابی لە شوێنێکا گەڕەی پازڵێکی تێدایە بەڵام لەو ترێلەری کە بینیمان فول ئاکشن بوو هەستە کرد یاریەکی با بڵێن ئاکشنە وەک بڵێ یاریەکی ترسناکی هۆرەرە. طبعاً کێ ئێستا حالیان ئەم ریمیکە دروست دەکاتەوانێ کۆمپانیای بلوبەر تیم کە پێشتر چەندها یاری ترسناکی سەرکەوتویان دروست کردووە بەڵام لێرەدا بەڕێوەبەری کۆمپانیای بلوبەر تیم دەڵێت ئێمە بەرپرس نین کە ئەو ترێلەرە بەو شێوازە دەرکەوتووە چونکە کۆنامی مۆنتاژ و ئیخراجی بۆ کردووە و بە شێوەیەک نیشانیەوە کە یاریەکە ئاکشنە و دوور بکەوێتەوانێ لە ئەسڵی یاریەکە بەڵام دڵنیاتانەکەینەوە یاریەکە بەو شێوازە نیە یاریەکە وەکو جارانە یاریەکە ترسناکە شێوازە و ستایلە کلاسیکەکەی لە دەستنیاوە و ئێمە جوڵێنەر ماکینەی ئەنریل ئەنجینی 5 مان بەکاری هێناوە و کوالێتی یاریەکە زۆر بەرزە و لەوە باشترە و ترایلەرەکە بڕیار نادا لەسەرەوەی یاریەکە کە بڵاو بکرێتەوانێت چۆنە بۆیە لێرەدا ئێمە دەڵێن هەواداران یاری سایلنت هێڵ چاوەڕێ بکەن ئەو ترێلەرە نابێت لەسەری بڕیار بین بە پێی بەڕێوەبەری تیمی بلوبەر چاوەڕێ بکەن بزانین کاتی بڵاوکردنەوەی یاریەکە چۆنەتمان بۆ هانی نازانین یاری سایلنت هێڵ ساڵانێکی یەکجار زۆرە گەیمەران چاوەڕوانی دەکەن بەڵام کۆنامی شێوازی بەڕێوەبردن و شێوازی ئیدارەدانی لە ئێستادا یان ئەم چەند ساڵ ڕابردوو زۆر باش نییە کە یاری تریشی بەڕاستی فەوتانوە بەڵام هیوادارین لە کاتی بڵاوبوونەوەی یاری سایلنت هێڵ 2 ریمیک بەو شێوازە بێت کە گەیمەرە کۆنەکان لێ ڕازی. هەواڵی دووەمان بۆ هەوادارانی زۆرانبازیە WWE کە نوێترین ترێیلەری تایبەت بە یاری مصارعی ئەم ساڵمان بینی WWE 2K24
کە ئەم جارەیان شۆکەیسەکەی بەشی چیرۆکەکەی تایبەت نابێت بە یەک زۆرانباز کە تیایدا بزانین سەرەتای کاروانی وەرزشی زۆرانبازی چی بوو، بەڵکو ئەم جارە شۆکەیسەکە بە ناوی Showcase of the Immortals ئەبێت کە بە بۆنەی 40 ساڵ یادی راسلمینیاوەیە. تەوان بۆوانی نازانن ساڵانە یەک ئیڤێنتی گەورە و زەبەلاح دەگرێت بە ناوی راسلمینیا لە کۆتایی ساڵدا سەرەتای ساڵدا کە تیایدا خاوەن پشتێنەکان ڕوبەڕووی یەکترێ بنەوانەیە بۆی پاڵەوانە نوێەکان دەستنیشان بکرێت. بە بۆنەی ئەم 40 ساڵەوانێ ئەم جارە نوێترین ڕوبەڕووبوونەوە ئەفسانە و مێژوویەکانی راسلمینیا نیشان دەدەن بە شێوەیەکی چیرۆکی کە تۆ ڕۆڵی زۆرانبازەکان دەبینیت. واتە ئەو زۆرانبازانەی کە دیارن دەگەرن لەوانێ هۆڵک هۆگن، شۆن مایکلز، ئەندەرتیکر و The Rock و ئەمەش با بڵێن کارێکی زۆر باشە، هەواڵێکی زۆر باشە کە تۆ بە تێپەڕبوونی 40 ساڵ بزانیت یارە مێژوویەکان چیە، ئەفسانەکان چیە و تۆش وەکو پلێرێک وەکو گەیمەرێک ڕۆڵ یەکێ لە زۆرانبازەکان بگێڕیت و بزانین ئەو هەستە چی بووە کە هاندەران هەیان بووە لە ناو گۆڕەپان کە کێبراوە بووە و چ گۆڕانکاریەکی لە مێژووی کۆمپانیاکەیە دروست کردووە، بەڵام تۆ لە بینایی کارکتەرەکەوانێ یاری بکەیت و ئێمەش ئەزانین شۆکەیسەکە چۆنە بەشێکی ڕووداوەکە لە ڕووی یاریەکەوەیە بەشەکەی تری تێکەڵاوی دیمەنی سینەماتیکی ڕاستەقینە ئەبێت. ئەمە شوا دەکات زیاتر تێکەڵاوی بین و بەڕاستی بەشی شۆکەیسی WWE2K زۆر بەشێکی سەرکەوتووە کە تۆ ئەگەر حەزت بە زۆرانبازی نەبێت خۆت لەگەڵ هاوڕەکانتە بەشی چیرۆکەکەی بکەیت و لە سەرەتاوانێ زۆرانبازێک تاکو کۆتای وەرزشی بناسی کە بە چیا تێپەڕیەوە چۆن گەیشتووە بۆ ئاستە بەرزەی ناو کۆمپانیا. لە ماوەی ڕابردوو چەند هەواڵێ بڵاو بووانێ کە لەم و دووە یاری ئەکسکلوزڤەکان یاریە دیارەکانی لایەن یەکەمی ئەکسبۆکس ئیتر بۆ پلەیستەیشن و نینتەندۆش دێت. گەیمەرانیش دەیانوت تەواو ئەمە ئاڵای سی هەڵکردووە مایکرۆسۆفت دەربارەی ئەکسبۆکس و تەواو شکستی هێنا و نەیتوانی ڕکابەری پلەیستەیشن کە هەر بۆیە ئێستا لەم و دووە یاریەکانی لەلایەن یەکەم یان تەنها بۆ ئەکسبۆکس و کۆمپیوتەر ئیتر چیتر نامێنێت و بڵاو دەکرێتەوە لەسەر کۆنسڵی پلەیستەیشن 5 بێ یاخود پلەیستەیشن 4 بێت. تەبعاً لە ڕووی باسرگانیەوانێ لە ڕووی با بڵێن بە بازارکردن و مارکێتینەوانێ کۆمپانیەکان بیرۆکەیان جیاوازەکە من چۆن بتوانم قازانجی خۆم زیاد بکەن و لە کۆتاییش لە کۆمپانیەکان مەبەستیان لی قازانجە لەوانەیە لە دەرگایەکەوانێ ڕکابەریەکە لەگەڵ کۆمپانیایەکە بدۆڕێنن دەرگایەکی تر ئەکەنەوانێت تاکو بتوانن لە ڕکابەریەکەیە بە شێوەیەک لە شێوەکان بمێننەوانێ. ئەم دەنگۆیانە زۆر بوون، بەڵام هەفتەی ڕابردوو ڕۆژی پێنجشەممە پۆدکاستێکرا کە بەڕێوەبەرانی مایکرۆسۆفت کۆبوونەوانێ لە ئالفیل سپێنسەر و سارا و تۆبی کە پێکەوانێ باسی ئەوەیان کرد کە داهاتووی مایکرۆسۆفت دەربارەی ئەکسبۆکس بەرەو کۆ دەڕوایەت. یەک لەو ژمارانی کە نیشانیانە ئەویش ئەوەیە لە ئێستادا بەکارهێنەرانی ئەکسبۆکس گەیم پاس 34 ملیۆنی تێپەڕانوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە 34 ملیۆن کەس بەکارهێنەری ئەکسبۆکس گەیم پاس. بەڵام لە هەمان کاتیشدا ئەو ژمارەیە نییە کە خۆیان با بڵێن بەتەماین، ئەو ژمارەیە نییە کە چاویان لێکرد، چونکە بەتەمان تاکو ساڵی 2030 ڕێژەی بەشداروانیان بگات بە 100 ملیۆنی یوزەر. بەڵام بەپی داتاکانی دو ساڵی ڕابردوو ئەم ڕێژە گەشەکردنە کەمە و لەو باوەڕێیانین تا 2030 بگەن بە 100 ملیۆن. لە هەمان کاتە بەڕێوەبەری بەشی گەیم پاس وتی گەیم پاس تەنها بۆ کۆمپیوتەر و ئەکسبۆکس دەبێت، واتە لە داهاتوو تا گەیم پاس نبینیم بێ بۆ نینتاندۆ یاخود پلەیستەیشن 5 تەنها لەسەر کۆمپیوتەر و لەسەر ئەکسبۆکس دەمێنێتەوە. لە هەمان کاتیدا بە شێوەی هەوری سیستمی هەوری لەسەر موبایل بڵاو دەبێتەوانێ. ئەنجا بینە سەر ئەو هەواڵی ئایا یاری ئەکسکلوسیڤ و دیارەکانی ئەکسبۆکس ستۆدیۆکانی ئەکسبۆکس بۆ پلەیستەیشن 5 یاخود نا. فیل سپێنسەر خۆیەتی بڵێ چوار یاری کە تایبەتە بە کۆمپانیاکانی مایکرۆسۆفت تایبەتە بە ئەکسبۆکس بۆ پلەیستەیشن 5 دێت، بەڵام بە هیچ شێوەیەک ناوی ئەم چوار یاری نێنە. بەڵام بەپی هەندێک لە سەرچاوەکان بە تایبەتیش سەرچاوی The Verge دەڵێن ئەو چوار یاری کە دێت های-فای ڕەش دەبێت، Sea of Thieves، پێرمنت لەگەڵ یاری گراوندد، واتە ئەم چوار یاریە لە ماوەیەکی نزیکدات یان بۆ پلەیستەیشن. دیقەت بە یاریەکان دوانیان یاری مۆڵتی پلێرن، واتە یاری با بڵێن هاوکاری نێوان چەند کەسێکە، واتە یاریەکە پشتی بە مۆڵتی پلێر و ئۆنلاین بەستووە. دوو یاری تریشی چیرۆکیە.
بەپێی لە کۆڵ ئەوانی کە لە کۆڵی نوێیان کردووە دەڵێن مایکرۆسۆفت بەم چواریارە تاقی دەکاتەوانێ ئایا ئەم چواریاریە لەسەر کۆنسڵی پلێستەیشن و لەسەر ئامەری نینتاندۆ سەرکەوتووە بێت دوانیان مۆڵتیپلێرە دوانیشان چیرۆکیە تاکو ئەگەر بزانن سەرکەوتووە بێت لە داهاتوودا ئیتر یاریەکانیان بۆ کۆنسڵەکانی تریش بێت یان بۆ ئامێرەکانی تریش بێت ئەمە شوا دەکات قازانجی کۆمپانیا زیاد دەکات ئەنجا دوو یاریەکەش کە هەڵیان بژاردووە بە تایبەتی هایفای ڕەش و یاریەکەی تر ئەو زۆر دەنگدانەوە گەورەی و فرۆشە زۆرەی نەبوو ئەیانوێت تاقیەکی بکەنەوانێ بەمەلایەن پلێری هەیە پلێستیشن 5 بەمەلایەن پلێری هەیە نێنتاندۆ لە ڕێگەی ئەم دوو کۆنسڵەوانێ هاوشەوی هەواڵەکەی پلێستیشن کە سەرەتا ویسمان سوود لە گەیمەران و سوود لەو هەموو ڕێژە با بڵێن جەماوەریەی کۆنسڵەکانی تر ببینن تیارەکانیان زیاتر بڵاو بێتەوانێ بەڵام وتی تەنها لە ئێستادا ئەم چواریاریە بەڵام هەر خۆی فیل سپێنسەر لە چاپێکەوتنێکی تراوتی ئەگەری هەیە هێڵبڵەیت و ئیندیانا جۆنسیش بێت ئیتر نازانین ئایا تەنها ئەم چواریاریە یاخود یاریەکانی تریشە بەڵام لێرەدا ئەومان بینی کە ئیستراتیجیە و شێوازی کارکردنی مایکرۆسۆفت لە ئێستادا ئەوەیە کە بیانوێ بە زۆرترین کەس بگەن و لەو پۆدکاستەشەکە نزیکەی 22 دقیقە بوو کە شتێکی وا گرنگی تیادا نەبوو تەنها ئەوە نەبێت کە چوار یاریان بۆ پلەیستێشن 5 و نینتەندۆ دێت ئەوت ئێمە ئەمانوێت بە زۆرترین گەیمەر بگەین گەیمەرەکان لە هەر شوێنێ بمتوانن یاریەکانیان بکەن لەگەڵ هاوڕەکانیان یاریکەنواتە پلاتفۆرمێ دروست بکەن هەموو گەیمەران ئیتر لەسەر هەچ ئامێرە بێ بە یەکتری ببەستنەوانێ بەڵام ئایا ڕای تۆ لەسەرم هەواڵەت چییە لە داهاتوودا دەبینین یاری ئەکسکلوسیڤەکانی تریش هی ئەکسبۆکس ڕاستەوخۆ دوای بڵاوبوونە سەر کۆمپیوتەر و ئەکسبۆکس بۆ پلەیستەیشنیش بێت یاخود نە هەواڵی دوایەمان تایبەتە بە تۆپی پێ هەر بۆیە براتان درێسی مانچستەر سیتیشی لەبەر کردووە ئەویش ئەوەیە ئێمە زانیمان ساڵی ڕابردوو کۆمپانیای EA ناوی فیفای لەدەستدا خۆمان نەزانی ناوی فیفا سەر بە یەکێتی تۆپی پێی فیفایە تۆ بۆ ئەوەی بتوانی ناوی فیفا لە یارەکە و بەکاربێنی ئەبێت ڕێکەوتنیە لەگەڵ یەکەتی تۆپی پێە بکەیت بۆی کۆمپانیاکەی تو یارەکە دروستکە و ناوەکەی فیفا بێ و ساڵانێکی زۆرە زیاتر لە 20 ساڵە کۆمپانیای EA ناوی فیفای بەکارهێنا بەڵام لەبەر ئەوەی یەکەتی تۆپی پێی فیفا داوای پارەیەکی زۆر زیای ئەکرد لە کۆمپانیای EA بڕیاریە کە لەم و دوامن چیتر ناوی فیفا بەکار ناهێنم و ناوەکەی گۆڕی بە FC و نوێترین یاریشیان FC 24 بوو کە سەرکەوتنێکی باشی بەدەستێنا و دەرکەوت زۆر لەوە گەورەترە کە لەژێر تەنها ناوێکە بمێنێتەوانێ و ناوەکەشی بە شێوازە دروست کردو کە لە فیفا نزیک بێت بەڵام قسەکە لێرەدا ئەوەیە ئایا ناوی فیفا هەروە ئەمێنێتەوانێ هیچ کۆمپانیایەکی تر ناوی فیفا ناکرێتەوانێت چونکە ئێستا ئەگەر کۆمپانیایەکی تر بێ بڵێ من یاریێکی تۆپی پێ دروستەکەم ئەتوانێت ناوی فیفا لە یەکەتی تۆپی پێ فیفا بکرێتەوانێ و ئێوە چاومانە بێ لەسەر کێ بێت لەسەر کۆمپانیای تەیکتو خاوەنی ڕۆکسارە کە یاری GTA بڵاوەکاتەوانێ و خاوەنی یاریەکانی توکەیشە کە یاری زۆریان هەیە بە تایبەتی ئەوان یاری وەرزشیان زۆرە یاری NBA 2Kیان هەیە یاری NHLیان هەیە یاری PGAیان هەیە کە ئەمانەش یاری وەرزشین یاری هۆکیان هەیە و یاری گۆڵفیشیان هەیە هەر بۆیە لێرەدا پرسیارەکە دروست بووە و ساڵی پاریش پرسیارکرا لە بەڕێوەبەری کۆمپانیای تەیکتو ئایا ئێوە چاوتان لەسەر ئەوەیە کە یارێکی تۆپی پێ دروستکەن و ناوی فیفا بکردنەوانێ لە یەکێتی تۆپی پێ وتی نەخێر ئێستا ئێمە چاومان لەو بابەتە نیە بەڵام لەم ماوەی ڕابردوو لە پلاتفۆرم لە سۆشەڵ میدیای ئێکس کەسێکەیە بە ناوی کۆرا کاسیس کە دەنگۆ بڵاو دەکاتەوانێ و دەنگۆکانی بەشێکشی ڕاستن پۆستێکی کردووە نووسێتی 2K2 و لە پاڵیان نووسێتی ئۆپس نەمزانی مەبەستم جامی جیهانی 2002 کە فیفا بڵاوی کردوانێ لە سەرەتا نووسێتی 2K ئێمەشە زانین یاریە وەرزشیەکانی بە 2K دەست پێکا کۆمپانیای تەیکتو ئەماش لەوانەیە نیشاندانێک بێت کە لەوانەیە کۆمپانیای تەیکتو بیری لەوە کردوتەوانێ ناوی فیفا بکڕێت و ناوی بنێت 2K فیفا بەڵام تا ئێسا بەفەرمی کۆمپانیا ئاماژەی بۆ نەداوە کە چوو بیناتە قسەکردن و مفاوەضات لەگەڵ کۆمپانیایان یەکێتی تۆپی پێی فیفا بەڵام ئایا لەو باوەڕێیان ناوی فیفا هەروە بمێنێتەوە چونکە ناوێکی زەبەلاحە بەناوبانگترین کۆمپانیات تایبەت بە وەرزش فیفایە بۆی ئەگەری هەیە لە داهاتوودا ئەم ناوە بفرۆشێت و لەوانەیە ئێساش ئیشی تیاکرابێت بەڵام ئێمە ئاگادار نەبین لی ڕای تۆ چێ فیفا هەروە ئەمێنێتەوانە یان کۆمپانیایەک ناوەکە ئاکڕێت
ولێرەدا هاتینە کۆتایی پرۆگرامی سبەی گەیمین بەهۆی بەڵوتان بوو بێت چێژ و سوودیشتان لێبینی بێت و گرنگە ڕای ئێوەش دەربارەی هەواڵەکان بزاننی وەکو لە سەرەتاوە شەوتمان بیرتان نەچێت لایکەم زنجیرێ بکەن و لە هاوڕەکانیشتان شێری بکەن و تاکو پرۆگرامێکی تر میرعومەرتان لەگەڵا بوو لە سبەیوانێ سەلام عەلیکوم.